بەڵێ ئێرە شاری خانەقینەوە ئەوی لە پشتی منەوە دەبینن ئەوە مەرزی منزەریەیە کە وڵاتی عێراق بە کۆماری ئیسلامی ئێران دەبەستێتەوە لە ماوەی ئەو چەند ڕۆژەی دوایەدا ئەوەکو دەزانین ئاگری شەڕ لە نێوان ئێران و ئیسرائیل دەستی پێکردو و هەوڵاتیانی شاری خانەقینیش شەوانە بە شێوەیەکی زۆر بەرچاو لە ئاسماندا ئەو موشەکانە دەبین و هەروە گوێیان لە دەنگی تەقینەوەکان دەبێت بە پێی ئەوەی نزیکترین پارێزگای ئێرانی لە ئێمەوە کرماشانە وەکو دەزانین چەندی شوێن لە کرماشان بۆتە هەدەفی موشەکە ئیسرائیلەکان و بەریکەوتون بەڵام ئەوەی پێویستە باسی بکەن لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا هیچ جوڵەیەک لە ناو مەرزی منزەریە گۆڕانکاری بەسەردا نەهاتووە هەموو شتێک ئاساییە و ئەوەی شاری خانەقینیش بە ئێران دەبەستێتەوە لەسەر سێ ئاستەکە ئاستێکی بازرگانی و ئاستێکی گەشت و گوزارە و هەروە ئاستێکیشی کۆمەڵایەتیش هەیە لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا ئێرانیەکان بە هیچ شێوێک نهاتون بۆ ئێرە وەکو کۆچکردن و دەرچوون لە وڵاتەکەیان من بۆ ئەمە بەستە قسەم لەگەڵ چەند سەرچاوەیەکی کۆچ و کۆچبەران لەسەر ئاستی دیالە کردووە کە ئایا هیچ کۆمەڵێک لە خەڵکاتون بۆ ناو خانەقین بۆ ناو عێراق لەم چۆن ڕۆژە بەڵام ئەوان وتیان نەهاتونە و هیچ ئامادەکارێکی واش نەکراوە لەسەر ئاسی دیارە بەڵام قایم قامی خانەقین دەڵێت ئەگەر بێت و وەزعێکی وە لە ئارادا بێت ئەوە دەتوانین بە یارمەتی ئەنجومەنی پارێزگای دیالە و پارێزگای دیالە و هەروەها ژمارەك لە دەوڵەمەندەکان و چەند شوێنێکی جیاوازمان هەیە بە ئەوەی شوێنی ئەو ئێرانیانە بکەنەوە بەڵام لێرەدا دەمەوێت ئاماژە بەوە بکەم ئەوەی گۆڕانکاری بەسەر هاتووە بە ڕاستی ئەوەیە کۆمەڵێک لە خوێندکارەکانی خەڵکی شاری خانەقین کە لە شارە جیاجیەکانی ئێراندا دەخوێن ئێستا کێشەی هاتنەوەیان هەیە بە تایبەت کە نرخی هاتوچۆ زۆر گران بۆتەوە جاران لە مەرزی منزەریەوە لە پشتمەوە تاکونا و شاری تەهران بە 3,700,000 تۆمان ڕۆشتن کە نزیکەی 40 دۆلاری ئەکرد بەڵام ئێستا بۆ نزیکەی 35 ملیۆن تومان بەرز بۆتەوە بە نزیکەی دەهێندا نرخەکە چۆتە سەرەوە و کە وەک خۆیان باسەکە نزیکەی 400 دۆلارە ئەوە گرفتی هاتوچۆی دروست کردووە تەنیا بۆیان کە ئەویشە گرانی نرخەکەیە نەک ڕێکارەکانی هاتوچۆ بەڵامەکو گەشتیاری ئەوانەشە ڕێژێکی زۆر کەمی کردووە ئەوەیش باری کۆمەڵایەتی وەکوتم ژن و ژنخوازێکی زۆر هەیە لە نێوان شاری خانەقین و کرماشان وەکو ئەوەی دەزانم خزمەکان لێرە داوایان لە کەسوکاریان کردووانەی لە کرماشانەوەی لە ئێران بگەڕێنەوە بۆ ئێرە ئەگەر وەزعەکە لەبار نییە بەڵام تا ئێستا هیچ ئامارێکی فەرمی نییە و هیچ کەسانێک لە ئێران و ڕویان نەکردێتە ئێرە کە ڕایان کردبێت لە شەڕەکە. من لە ناوچەی هەورامانم لێرە سنوورێکی بەرفراوانی لەگەڵ ڕۆژەڵاتی کوردستاندا هەیە و خاڵێکی سنووریش هەیە کە ئەویش مەرزی شۆشمەیە سەبارەت بەو دەنگۆیانەی کە بڵاو بوونەتەوە گوایە خەڵک کە ڕۆژەڵاتەوە بە لێشاو دێنا باشووری کوردستان من قسم لەگەڵ چەند کەسێکا کردو هەم لەسەر سنوور هەم لە ناو مەرزەکەیە و هەمیش لایەنی فەرمی و ئیداری ناوچەکە قسم لەگەڵ دوو کەساکردیەکیان لە بیارەوەیەکێکیشان لە تەوێڵە کە ماڵیان لەسەر سنوورە و بە ئێمەوت کە هیچ جموجوڵێکی نائاسایی ڕووی نەداوە و بوونی نییە ئەوەندەی ئێمە بینی بێتمان و هەستمان پێکردبێ هیچ شتێکی لەو شێوازە بوونی نیە ڕوا قسەم لەگەڵ کەسێکا کرد کە بۆ خۆی لە ناو مەرزی شۆشمەیە کار دەکات ئەویش بە منیوت کە هاتوچۆی خەڵکی هەروەها بازرگانی لە ناو مەرزەکەدا ئاساییە وەکو ڕۆژانی پێشوو وەکو هەفتەی ڕابردوو بە هیچ جۆرێک هیچ جموجوڵێکی نائاسایی بوونی نییە لە کاتژمێر هەشتی بەیانیەوە هەتاوەکو 4 ئێوارە جموجۆڵی بازرگانی و هەروەها جموجۆڵی گەشتیاری خەڵکیش هەر بەردەوامە ئەوەندەی بەچاو دەبینرێت هەندێک جموجۆڵی خەڵکی کەمی کردووە گەشتیاری ئەمەش ئاساییە بۆ بارودۆخە گەڕێتەوە کە ئێستا لە وڵاتی ئێران ڕوودەدات و بۆ لایەنی فەرمی قسەم لەگەڵ بەڕێوبەری ناحیەی بیارەیە کرد حەمید بارام کە لە هەمان کاتە ئەو سەرۆکی لیژنەی ئەمنی ناوچەکە و هەروەها بەڕێوبەری مەرزی شۆشمێشە ئەویش بە ئێمەی وت کە ئەگەر هەواڵێکی لەو شێوازە گەر جموجوڵێکی نائاسایی لەو شێوازە بوونی هەبێت ئێمە یەکەم کەسی بکە هەستی پێ دەکەین و هەواڵمان پێدەگات بەڵام هەتاوەکو ئێستا هیچ شتێکی لەو شێوازە هیچ جموجوڵێکی نائاسایی لەو شێوازە ڕووی نەیاوە و بوونی نییە نە لە سەر سنوور نە لە مەرزی شۆشمێ بە فەرمی و نە لە سنوورەکانی دیکەوە بە نافەرمی هیچ جۆرە حاڵەتێکی لەو شێوازە بوونی نەبووە ئەوەی هەیە تەنها دەنگۆیە وتی ئێمە ئاگادار نین لە شوێنەکانی دیکە حاڵەتی لەم شێوازە هەبێت بەڵام لە ناوچەکەی ئێمە و لە سنووری ئێمە شتی لەو شێوازە نەبووە و بۆیەش هیچ ئامادەکاریەکمان نەکردووە لە بەرەوەی تاوەکو ئێستا هەستمان بە هیچ حاڵەتێک نەکردووە یاخود هیچ حاڵەتێکمان نەبینی و هەر کاتێکە حاڵەتێکی لەو شێوازە ڕوویدا ئێمەش ئامادەکاری خۆمان دەکەین ئەو کاتە سەبارەت بە ڕەوشی ئەمنی ناوچەکە لە شەوی ڕابردوودا
هیچ جۆرە دەنگێک یاخود هیچ جۆرە شتێکی نەئاسایی دەنگێکی گوماناوی لە ناوچەکەی وەکو دەنگی فڕۆکە یاخود تیارەی جەنگی و ئەم جۆرە شتانە نەبووە. شەوی ڕابردووتر هەندێک دەنگی گوماناوی لە ناوچەکە و لە هەڵەبجە و لە خۆرماڵیش ئەبیستراو لەلایەن خەڵکەوە هەستی پێکرا، بەڵام شەوی ڕابردوو ئەمەش نەبوو و ناوچەکە بە تەواوەتی ئارامە وەکو ڕۆژانی پێشوەکو هەفتەی ڕابردوو ئەوەندەی بە چاو دەبینرێتەوە ئەوەندەی ئێمەش هەستی پێ دەکەین کە ژیان لێرە زۆر ئاساییە و زۆر ئارامە و هیچ حاڵەتێکی گوماناوی و حاڵەتێکی نەئاسایی تا ئێستا ڕووی نەداوە. من ئێستا لە بەردەم دەواازەی نێودەوڵەتی باشماخەم کە قەزای پێنجانە بەسێتەوە پارێزگای مەریوان لە بەیانیەوە دەنگۆیەک هەیە کە گوایە کۆمەڵێک کەس وەکو پەنابەر هاتوونەتە ئەم دیوە و قەرباڵخی لەسەر مەرجەکە دروست بووە، بەڵام من لەگەڵ سەرچاوێکی فەرمیان قسەم کردووە ئەوان باسییان لەوە کرد کە بە هیچ جۆرە قەرباڵخی دروست نەبووە لەگەڵەوە هاتوچۆ ئاسایی، بەڵام هاتوچۆ کەمە خەڵکی زۆر کەمەچێتە ئەو دیوە و زۆر ئەوانشی کە خوێنکارن دوێنە گەڕاونەتەوە و لەبەرەوە هاتوچۆ کەمە، بەڵام هاتوچۆکردنیش ئاسایی هەر کەسێ بێت ئەتوانێت بڕات و هەموو کەسێکیش ڕێگە پێدراوە کە بێتە هەرێمی کوردستانەوە. شەوی ڕابردوش لە قەزای پێنج ئاسمان ئارام بوو هەتاوەکو دوای کاژمێر 11 دواتر ناوبەناو دەنگی فڕۆکە جەنگیەکانە هات، بەڵام ئەوەی کە من قسەم لەگەڵ دانیشتوای ناحیی ناڵپارێزا کرد لەوێ بە بەردەوامی دەنگی فڕۆکە جەنگیەکان هاتووە، بەڵام وەکو ئەوەی کە بەردەوام بێت لە ناو قەزای پێنجێنە بەردەوام نەبوو دەنگەکە ناوبەناو بووە. بەڵێ من ئێستا لەسەر ڕێگای هامڵتۆنم، ئەو ڕێگایی کە دەچێتەوە بۆ دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران یاخود دەواازەکە بە هەرێمی کوردستان دەبەستێتەوە کە دەواازەی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە. هاوشێوەی سێ ڕۆژی ڕابردوو ئەمڕۆژ جموجۆڵی بازرگانی و جموجۆڵی گەشتیاری هاتوچوونی گەشتیاری لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران ئاساییە و تاوەکو ئێستا نەجوولەی بازرگانی هاتنوچوونی گەشتیاران نەوەستاوە، بەڵام ئەوەی کە هەیە ئەمڕۆ هەم جوڵەی بازرگانی هەم هاتنوچوونی گەشتیاران بەراورد بە سێ ڕۆژی ڕابردوو کەمترە، بە تایبەت هاتنوچوونی خەڵک بە تەواوی کەمی کردووە کە لە ڕۆژی یەکەمی دروستبوونی ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئیسرائیل گەڕانەوەی گەشتیاران لە وڵاتی ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان زۆر بوو، بەڵام ئەمڕۆ هەم چوون بۆ ئێران هەم هاتن لە ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان بە زۆر کەمە. من قسەم لەگەڵ چەند سەرساوەیەکێت لە ناو دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران ئەوان باسییان لەوە کرد کە نەجم و جۆڵی بازرگانی هاتنوچوونی گەشتیاران هیچ گرفتێکی نییە و ئاسایی هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو بەردەوامی هەیە. ئەوەی کە باسەکراوە بوو کە بڵێم خەڵک لە ئێران لە دوای دروستبوونی گرژی و ئاڵۆزیەکان بە تایبەت ئەوانەی کە کەسوکاریان لێرەیە لە هەرێمی کوردستان یاخود ناسیاویان لێرە هەیە دەیانەوێت سەردانی هەرێمی کوردستان بکەن و بێن لێرە چەند ڕۆژێک بمێنەوە، بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێکی لەم شێوەیە نییە لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران کەس بەم مەبەستا داخڵ نەبوو بگرا هاتنوچوون لەوێ بەراورد بە ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆ زۆر کەمترە و ئەوەی هەبوو بڵێم لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران و بە تایبەتی لە دەڤەری باڵەکایەتی شەوی ڕابردوو ئەمڕۆ بە تایبەت شەوی ڕابردوو بەردەوام دەنجی فڕۆکە دەنجی درۆن و چەند جارێک دەنگی تەقینەوە بیستراوە لەم سنوورە، بەڵام دۆخەکە بە تەواوی ئارامم هەر شەوی ڕابردوو ئەمڕۆ قسەم لەگەڵ لایەنی پەیوەندیدار و هێزە ئەمنیەکان کردووە دۆخەکە بە تەواوی ئارامە و هیچ مەترسیەک نییە لەسەر ئەم سنوورە. ئەوەی کە هەبێت دوێنێ شەو لە گوندی ڕایەت کە نزیکەی 15 کیلۆمەتر لە سنتەری قەزای چۆمانەوە دوورە تەنێک کەوت بۆ خوارەوە کە تاوەکو ئێستا ڕوون نەبۆتەوە ئایا ئەمە درۆن بووە یاخود موشک بووە یاخود پاشماوەی موشک بووە لە شوێوە هاتووە ڕوون نەبوو و کە لە ناو باغی هاوڵاتیەک کەوت بۆ خوارە و زیانی جانی نەبوو هیچ مەترسێکیشی نەبوو. ئەوەی کە هەبوو بڵێم شەوی ڕابردوو بەردەوام دەنگی فڕۆکە دەنگی درۆن دەنگی تەقینەوە لە ئاسمانی باڵەکایەتیە بیسترا کە حاجۆمەران کۆتا خاڵی سنووری هەرێمی کوردستانە هاو سنوورە لەگەڵ پیرانشار و حاجۆمەران نزیکەی 15 کیلۆمەتر نێوانیان هەیە کە شەوی ڕابردوو پیرانشار بردومان کراوە و دەنگی ئەو تەقینەوانە و دەنگی فڕۆکە لە باڵەکایەتی بیستراوە. بەڵێ من ئێستا لە ڕێگای مەرزی کێلێم لە پشدەر مەرزی کێلێ مەرزێکی نافەرمیە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێراندا
لە هەرێمی کوردستان دەکەوێتە سنووری قەزای پشدەرەوە و لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەوێتە نزیکترین شار لێەوە سەردەشتە. بۆ بارودۆخی مەرزی کێلە ئێمە پەیوەندیمان کرد بە عەباس عەزیز بەڕێوەبەری گومرگی ڕاپەڕین ئەوتی بەهۆی ئەم گرژی و ئاڵۆزەی وڵاتی ئێران و ئیسرائیل تا ئێستاش گرفتێک بۆ مەرزی کێلێ دروست نەبووە و ئاسایی جم و جۆڵی بازرگانی و گەشتیاری چۆن دەڵێ هەیە و هیچ کێشە و گرفتێکی بۆ دروست نەبووە. وەوتی سەبارەت بە ئاوەرەبوونی هاوڵاتیانی ئێران کە بەهۆی ئەم گرژەی کە دروست بووە هاتبێتن بۆ مەرزەکە کوتی تا ئێستا حاڵەتی لەو شێوازە نییە و نەبووە. زۆر ئاسایی مەرزەکە گەشتیاران هاتو چۆ دەکەن لە هەرێمی کوردستانەوە بۆ ئێران لە ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان کوتی تەنیا ڕێژەی ئەوە زیادی کردووە کە ئەو گەشتیارانەی لە هەرێمی کوردستانن لە وڵاتی ئێرانن دەگەڕێنەوە هەرێمی کوردستان کەمتر لە هەرێمی کوردستانەوە دەڕۆن بەرەو ئێران وتی تا ئێستا هیچ ئامادەکارێکی لەو شێوازە نەکراوە کە خەڵکانی ئێران ئاوارە ببن چۆن دەڵێ ڕووبکەنە مەرزی کێلێەوە تەنیا ئامادەکاری لەو ڕۆوە کراوەکە لە ڕووی ئەمنیوە کراوە لە مەرزی کێلێ و ئەگەرنا ئامادەکاری تر نەکراوە. سەبارەت بەوەی کە ئەم شەو لە شەوی ڕابردوو لە قەزای پشدەر دەنگی هیچ فڕۆکە و درۆنێک یاخود موشکێک نەبیستراوە و لە ئیدارە ڕاپەڕینیش تەنیا لە حاجیاوە و لە ڕانیە لەو دوو شوێنە کاتژمێر 2 شەو دەنگی درۆن بیستراوە ئەگەرنا نەدەنگی موشک و دەنگی فڕۆکە نەبیستراوە و جیاواز لە شەوەکانی تر شەوێکی چۆن دەڵێ کەمتر ئەم دەنگانەی تێدا بیستراوە.